بۆ ڕێژی دووەم ئامادەکاری هێزەکانە بۆ کێوماڵی ڕۆژئاوای ناوچەی داوێ. پاش پیلانی سەربازی دەستکرا بە جوڵەی هێز. کاکی ئەگەن دەستت خۆش بێ شوێنەکەیەوە زۆر باشە ئەو قەمەوتاوێرانە هەموو ئەوەی کە لەسەر ئەو گردانان بەدڵ من ڕۆشتنە لە ڕۆژی دووەمی ئۆپراسیۆنەکەدا هێزەکان توانیان بگەنە مۆڵگەی سەرەکی چەکدارانی داعش و لەناوبرا. ئەوە شوێن حەوانەوەیان ئەمە شوێن دەستیان دووانەوە چای و غەراز و مەرازەکان زوێر ساتە 39 ئەمانە داوای غەرازیان کردیە ئەوە نە ئەتادە ئەوە نە غەرازە حامد 6 سنوق لایەتیان لێرە بووە مەسئولەکانیان لێرێ بوو بە هەم شوێنێکی زۆر سەخت و قایمە هەمیش شوێنێکی زۆر ئاسیە و نزیکشە لە هەردوو لاوە لە بەتایبەتی لە پەڵکانەکان و نزیکە لە حکوومەتی عێراق و نزیکە ئەوە گەچەکەیە و ئێرە سەرێکی ترین مۆڵگەی چەکدارانی داعشە لە ناوچەی بۆشایی نێوان سوپای عێراق و هێزی پێشمەرگە کە نزیکە لە سلێمان بەگەوە ناوچەیەکی زۆر سەختە و زۆر بە ئەستەم ئەگەن ئێرە هێزەکانی پێشمەرگە بۆ یەکەم جارە توانیان بگەنە ئەم سنوورە لە کێوماڵەکەدا دەستیشگیرا بەسەر جبەخانە و کەرەستەی تەقەمەنی و خۆراکی داعشدا و لەگەڵ ئۆتۆمبیلی هاوڵاتیەک کە 2 ساڵ پێش ئێستا ڕفێنرا بوو. ئەمڕۆ ئەو کێوماڵە زۆر گرنگ بووە چونکە بەڕاستی کۆمەڵێ دەستکەوتی باشی هەبووە ڕاستە ئێمە کەس ئەو تیرۆریستەکانمان بەردەست نەکەوتووە بەڵام کەلوپەلەکانیان مەرجەعەکانیان بە تایبەتی لە بڵین هەر خۆیان دوو ژووریان دروست کردووە کاتێک باران باری لێرە ئیسفادەی لێ بکەن واتایانی ئەم ژوورانی کە هەیە ئۆپراسیۆنێکمان کرد بۆ بینی پەڵکانە و پەڵکانەی سالم و لە دوڕاجی لەوێ مۆڵگەیەکی گەورەی داعشمان دۆزیەوە سیارێکی مەرزەی تیا بوو هێنامان و ماتۆرسکیلێکی تیا و ماتۆسکیلێمان هێنا تیارێکی درون داعشەکان بۆ لێ هێنامان و خۆتانەی بینن 120 بوو لە هاوەنی 82 لەوێ بۆ لە مەرزەبێکانە هێنامان و ئەرزاقێکی زۆر زیاد لە پێویست. بەوتەی فەرماندە سەربازەکان کێوماڵ بەردەوام دەبێت بە ئامانجی کۆتایی هاتنی داعش لە ناوچەکە. کەروان حەبیب کورد سات نیوز گوندی پەڵکانە.